لیژنەی پەیوەندیە نێودەوڵەتیەکانی ئەنجومەنی لۆردانی بەریتانیا لە کۆتایی ئەم قولەی پەرلەمان راپۆرتێکیان نووسیوە و بەشێکی راپۆرتەکە بازی دروستبوونی دەوڵەت دەکات لە باشووری کوردستان. بەپێی ناوەڕۆکی راپۆرتەکە کوردەکان لەسەر بوونی دەوڵەتێکی سربەخۆ ناکۆکن، بۆیە ئێستا دروستکردنی دەوڵەتێکی کوردی نزیک نییە. کورد سەرنجی لەسەر ژیانکی باشتر، ئۆتۆنۆمی زیاتر و مافی زیاترە لەسەر سەرنجدانیان بە دروستکردنی دەوڵەتێکی سربەخۆ. راپۆرتی لیژنەکەی لۆردان باز لە ڕاستیەک دەکا ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزارێت بە جۆرێک جگە لە یەکێتی و پارتی. کەس نازانێت چی لە کۆبوونەوەکان گوزەراوە، کەس نازانێت ئەم پرسە بەرەو کوێ ئاڕاتە دەگرێت. بۆیە بەشێک لەلایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان متمانیان بەو هەنگاوانە نییە و بە گومانەوە لەو پرۆسەیە دەڕوانن، چونکە دڵنیانین پارتی و یەکێتی ئەم پرسە بۆچی تاگلانە بەڕێوە دەبن، نانەوێت ڕوانگەیەکی نیشتیمانی وەربگرێت. بە گوێرەی زانیاریەکان تا ئێستا پارتی و یەکێتی هیچ نوێنەرێکیان بۆ پرسی ڕیفراندۆم دەستنیشان نەکردووە. خاوبوونەوە بە پرۆسەکەەوە دەبینرێت. ئەوەش پاش ئەوە تورکیا وێران بەجددی هاتنە سەرخەت و ڕەتیان کردەوە کە ڕێگە بە دابەشبوونی عێراق بدەن. هاوکات بە پێیوتەی بەرپرسانی پارتی و یەکێتی کۆتایی چارێکی ئەمساڵ ڕیفراندۆم ئەنجام دەدرێت، بەڵام تاسا ڕوونیە ڕیفراندۆم بە چ مەبەستێک ئەنجام دەدرێت. ئایا دوای ڕیفراندۆم کورد هەنگاوی داهاتوو چییە؟ ئەوەش لە کاتێکدایە ئابووری و سیاسەتی کورد لە گەروی ئەنکەرە و تاراندا گیرە. بەڕای شارەزایان ئەوەی یەکێتی و پارتی دەیکەن یارەیەکی سیاسیە بۆمانەوەی خۆیان، چونکە لە دوای شەڕی داعش پێویستیان بە پاساوێگەیە تاکو قەیرانەکان درێژە پێ بدەن و دەوڵەت بکەنە پاساوی مانەوەی خۆیان. چونکە دوای شەڕی داعش کاتی لێپرسینەوەی لە بەرپرسانی هێرێم و یەکەم پرسیاریش لەوە دەست پێ دەکات ئایا دوای 4 ساڵ و 3 مانگ گەماروی ئابووری هەرێمی کوردستان و بەرزێتی و بێکاری کوا ئەو پاداشتەی باسی دەکرا کە دەوڵەت بوو. بۆیە شارەزایان جەخ لەسەرەوە دەکەنەوە لە سادەترین مانەدا ئەگەر یەکێتی و پارتی دەوڵەتیان دەوێت یەکەم هەنگاو دامەزراوە شەڕیەکان چالاک بکەنەوە و قەیرانی سیاسی و ئابووری کۆتایی پێبهێنن. هاوکاتیەوەش یەکێتی و پارتی لە بری دامەزراوەی حیزبی دامەزراوەی نیشتیمانی دروست بکەن.